كاميرا أي سيرم كان كيراكي خستوها كان جانا واني زور باشا خبا غلط نبيت اتوانيت بيك بويس ساقم امانته تو اما جنجان رك جناني جنجي سليمان رك توبيش تبيش كيفاش توزيع والله ما ثاني تريش مومنت الرجنيس رش توكي بو تشيكم تيستاكا بو كارتش باقولت لا دسا اگر بتوانم اما وەکو ژنانی گەنجی سلێمانی هەستاین بە داڕێژکردنی کتێب و گوڵی نێرگس بۆ ژنانی سلێمانی تەنها تایبەتە بەوان ئەم ڕۆژە هیوادارین ژنانی سلێمانی هەمیشە لە پێشەنگی سەرکەوت نابن لە بەردەم باخیشتی بەڕێپێوان هاتوین بۆ ناو بازار بۆ تەواوی بازار کە گوڵەکان بەسەر ژنانە دابەش بکەین بۆ ئەوەی بتوانن وەکو پەیامێکە بۆ ئەوەی بتوانن بەیانی لە ڕێپێوانی 8 مارسدا بەشداری بن وەکو گەنجێک و پاڵپشتی بۆ ژنان